سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. یەکێتی ڕای دەگەنێت لە کابینەی نوێی حکوومەت 2 وەزارەت وەردەگرێت. نزیکەی 40 ملیۆن دیناری ساختە لە هەرێمی کوردستان دەستی بەسەرداگیرە. خۆپیشاندەران لە مەهاباد چوونە سەر ژمارەیەک فەرمانگە و هێزەکانی ئێران تەقەیان لێکردن. وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند لە کابینەی نوێی حکوومەتی عێراق 4 وەزارەت بۆ کورد دیاریکراوە بە ئەگەری زۆرەوە 2 وەزارەت بۆ یەکێتی دەبێت. ئەمڕۆ پێنجشەممە سۆران جەماڵتایر وتەبێژی یەکێتی لە لێدوانێکی ڕۆژنەمانیدا لەبارەی سەردانیکردنی لایەنەکان ڕایگەیاند لە ماوەی ڕابردوودا بەردەوام لە بەغدا بوون و لەگەڵ لایەنە عێراقیەکان کۆبوونەوەیان کردووە. ئاماژەی بۆش کرد پێویستی دەکرد لە کوردستانیش ئەو بابەتانەی لە بەغدا باس کراون بۆ بەشداریکردنیان لە حکوومەتی عێراق و ئەو دۆخەی لە ناوخۆی هەرێمی کوردستان هەیە لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستان گفتوگۆ بکرێت بۆ ئەوەی ڕای یەکێتی و لایەنەکانی دیکەش بزانن. باسی لەوەش کرد 4 وەزارەت بۆ کورد دیاریکراوە. بەشێکی زۆری ڕاو بۆ چوونەکان ئەوەیە کە 2 وەزارەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی دابشکردنی موچەی فەرمانبەران بۆ مانگی دا هیچ وادێکی ئاشکرا نەکرد و تەنها وتی بەم نزیکانە وەزارەتی دارایی خشتەی موچە بڵاو دەکاتەوە. سەبارەت بە پاشەکەوتی موچەش وتی نەمانوتووە پاشەکەوت ناگەڕێنینەوە. جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێم ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنەمانیدا تەنها وتی بەم نزیکانە وەزارەتی دارایی خشتەی دابشکردنی موچەی مانگی دا بڵاو دەکاتەوە. جوتیار عادل لەبارەی وەرگرتنەوەی قەرزی کرێی کارەبا لە هاوڵاتیان لە کاتێکدا پاشەکەوتی موچەن لەلایەوتی دەبێت هاوڵاتیان باش ئەوە بزانن ئەو قەرزەی وەردەگیرێتەوە ناچێتە گیرفانی حکوومەتەوە بەڵکو بۆ دابشکردنی موچە جارێکی تر بەکاردەهێنرێتەوە بۆ خەڵک تەرخان دەکرێت. لەبارەی دانەوەی پاشەکەوتی موچەش جوتیار عادل ڕایگەیاند ئێمە نەمانوتووە پاشەکەوتی موچە کە پێشتر کراوە نایدینەوە بەڵکو ئێمە پابەندی دانەوەین ئەگەر دۆخی دارایی هەرێم باش بێت لە ڕووی داراییەوە توانیمان کە ئەو سربەخۆیە ئابووری و ئەو چاکسازیانە جێبەجێ بکەین بێگومان ئەمە حەقێکە لای ئێمە و پێوەی پابەندین. وتیشی ئێستا ئێمە هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە ئەو کورتێنانی لە موچە هەیە پڕ بکرێتەوە. ئێمە بەڵێنمان داوە کە لە 100% هەموو 30 ڕۆژجارێک موچە دابش بکەین. دەبێت ئەوە جێبەجێ بکەین بۆیە ئەو پارەیە کە هەیە تەنها بۆ موچە تەرخان دەکرێت و بۆ هاوڵاتیان دەگەڕێتەوە و 1 سنتی بۆ حکوومەت نییە. بە گوێرەی لێدوانی پێشووتری سەرۆکی حکوومەت و وتەبێژی حکوومەت دەبوو 25 هەموو مانگێک خشتەی دابشکردنی موچە ڕابگەێنرایە بەڵام ئەمڕۆ 27 مانگە و هیچ خشتەیەک بڵاو نەکراوەتەوە و نارزانرێت حکوومەت کەی دەست بە دابشکردنی موچە دەکات. بەڕێوەبەرەتی ئاسایشی ڕاپەڕین دەستگیرکردنی 2 تۆمەتباری ڕاگەیاند کە بڕی 39 ملیۆن دیناری ساختەیان پێبووە. بەڕێوەبەرەتی ئاسایشی ڕاپەڕین ئەمڕۆ پێنجشەممە لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە هێزەکانمان لە بازگەیەکی کاتی 2 تۆمەتباریان دەستگیر کردووە کە لە شاری کەرکووکەوە هاتبوونە ڕانیا و بڕی 39 ملیۆن دیناری عێراقی ساختەیان پێبووە لە جۆری 10,000 و 25,000 دیناری. ئاماژەی بۆش کردووە ئەو 2 کەسە ویستویانە لە سنووری ئیداری ڕاپەڕین پارەکە ساغ بکەنەوە بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کراون. بەڕێوەبەرەتی ئاسایشی ڕاپەڕین دەڵێت پەڕاوی لێکۆڵینەوە بۆ تۆمەتبارەکان کراوەتەوە بە پێی مادەی 456 لە یاسای سزادانی عێراقی. خۆپیشاندان و ناڕزایەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پەریسەند و خەڵکی شاری مەهاباد چوونە سەر ژمارەیەک فەرمانگەی حکومی و ئاگریان تێبەردان لە بەرامبەریشدا هێزە ئەمنیەکانی ئێران بە توندترین شێوە ڕوبەڕوویان بوونەوە. بە گوێرەی و زانیاریانی سەرچاوەکان ڕۆژهەڵاتی کوردستان و ئاماژەی پێدەدەن. خۆپیشاندان لە شاری مەهابەتی ڕۆژهەڵاتی کوردستان گەیشتوتە ئاستێک کە توندوتیژی لێکەوتوتەوە. باز لەوە دەکەن لە تۆڵەی کوشتن و بریندارکردنی ژمارەی خۆپیشاندەری مەهاباد خەڵکی شارەکە چوونە سەر ژمارەیەک فەرمانگە و دەم و دەستگای حکومی ئێران و ئاگریان تێبەردان. لە بەرامبەریشدا هێزە ئەمنیەکانی ئێران بە توندترین شێوە ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەتەوە و ڕاستەوخۆ تەقەیان لە هاوڵاتیانی ئەو شارە کردووە و کوژرا و بریندار هەیە. ئەمڕۆ دوای بە خاکسپاردنی ئیسماعیل مەولودی لە گۆڕستانی بدەخ سوڵتانی مەهاباد
کە لە خۆپیشاندانێکی شەوی ڕابردوودا کوژرا. خۆپیشاندان و ناڕزایەکان لەو شارە دەستی پێکردەوە و بازاڕی شارەکەش بە تەواوی داخرا. لە شار پرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا. شاد و بەختەوەرمە.